داواکاری ئێمە وەکو کرێکارانی گرێبەست دەکا سەر بە کۆمپانیای گارێکسین داوای مافی خۆمان دەکەین بە هەموو شێوەیەک لە کۆمپانیا پێویستمانە هەموو سەرمانجەی لە کاتی خۆیدا لەگەڵ شارەوانی موچەکانمان پێ بدرێ ئەو موچەیەکە ئێمە وەری دەگرین پارێکی زۆر کەمە لە سەرەتای 2016ەوە کۆمپانیا 150,000 لە هەموو کرێکارەکان بڕی ئێمەش داوامان هەم لە کۆمپانیا هەم لە حکوومەت داواکارین 150,000ەکەمان بۆ بگەڕێنەوانێ یان بۆ مامکەنە سەرمانگەر هەموو سەرمانجێک بماندرێتێ و داوای دوو موچەش لە کۆمپانیا دەکەین بە گشتی هیچکە لێمان تاخیر نەکا کۆمپانیا بەو شێوەیە کە ئێستاکانە تاخیری کردووە زۆرێک لە فەرمانبەران موچەخۆران هەموو دەرماڵان بۆ زیاد کراوەتەوانێ لەو چینەشدا ئێمە ماوین بەڕاستیە من یعنی ئێستاکینێ ژیانێکی زۆر ناخۆشمانێ بەڕاستیان بۆ خۆم کرێکارێکی سڵتم ئەو پارێکە دەیدەنم بەشێ من نابێت کەسە کە ژنوماڵی هەبێ دەبێت چۆن بەشەیکە کرێکار هەبوو چووە گەسکی کاربای فرۆشتۆ بۆ بژێ ژیانی خۆی تەنها 14,000 بۆ کرد باشە یعنی کۆمپانیا چۆن دەتوانێت کرێکار کە ئەو مادووبوونی دەکات 450,000 بۆ ئێستا بۆ کروتە 305,000 لە پێناو چدا ئایا ئەو حکومت پارەکەی بڕێ یان کۆمپانیا دەیبڕێ ئێستا گرێبەستی ئێستا 285,000 آخر چی بۆ کرێکاری کروتە ئێستا تەنانەت جل و بەرگشی نەداوەتێ دەستاوان نەداوەتی پێڵاوی داوەتە کرێکاری بەیەک هەفتە بنەکەی هاتووتە دەرێ بەڕاستی حاڵمان زۆر خراپ بەڕاستی ئێستاش داوا لە هەموو لایەنێک دەکەم کەوانی کە ڕادەگەیەندرین یان بتوانن ئیشێکمان بۆ بکەن معاشمان بۆ زیادکەنەوە بەڕاستی زۆر پەرلەمانتار هەبووە هاتووە بۆی کە دەنگەکەی کۆکاتەوە کوتێتی معاشتان بۆ چا دەگەن ئێستاش هیچی بۆ نەکردوین ئێمە بەبیر نەماوە بەڕاستی حاڵمان زۆر خراپ ئێمە داوا لە حکومەت یاریێم و لە کۆمپانیای گارێکس دەکەین کێشەکەمان بۆ چاکەن بەڕاستی زۆر سوپاس دەکەین ئێمە تاوەکو تا ئیشەکەمان چارەسەر نەکرد ئێمە بەردەوامی لە خۆپیشاندان دێوەمان چارەسەر بکری بەڕاستی حاڵمان زۆر خراپ تەلەفۆنمان بۆ مدیرەکەمان کردووە میدیرەکە دڵ ئەگەر دەیکەن بیکەن دەنا وەرد و معاشەکەتان وەرگن بڕۆنەوە یعنی باشە من داوای حەق خۆمان کردووە خۆ کاکە چوومە زوڵمی لە کەس بکەم نەکردووە بە معاشەکەی خۆمان دەتی بەبێ دەنگیشی خۆمان دەکەین کەسی دەنگێنە بەڕاستی